شانۆگەریە شەڕ ئێران و ئەمریکا و ئەو دەرفەتە مێژوویەی کە ئێمە خۆڵقاندگمانە و واینە ناویە. هەروەکو ئاگادارن ڕۆژان ڕابردوو دیسانەوە ویڵاتە متحدەی ئەمریکا و پێگەی بێسزاکانە ئێرانی دەستیان کرد بە شانۆگەریەکی تر لە زرموزارمە ئەلەکیە تەقاندنەوەیە سرفەن بینایی خاڵی بێ ئەوەی کە زاڵمێکی سەخت نە لە دەوڵەتە ئێرانی بکەوێ و نە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بکەوێ. بۆ خاترەوەی بزانین کە لە ساتەکانە بەرەو پێش ئەبێ هەنگاوەکانمان چۆن هەڵبگرین، چاوەڕوانێت چی بکەین، ویستی ئێمە، حەزە ئێمە و مەطلوبە ئێمە چییە. دیارە لەگرا هەر کەسێ مەطلوبێکی هەست. مەطلوبە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەمەسە کە دەوڵەتە ئێرانی بەبێ هیچ قەیرانێکی ناوخۆیی بەرەو ساختار و بنەمایەکی هەتاهەتایی بوات، هەروە بتوانێت دەریاکانە دنیا و تەنگەکانە دنیا کۆنتڕۆڵ بکات. و لەم وەسەتێشۆ دەوڵەتە ئێرانیش بە شێوەیەکی ئاشکار دەبێت ئیعلان ئەوە بکات کە دەستنیشاندە و دەستکرد و لە ژێر فەرمانە ئیاڵەتە متحدەی ئەمریکاس. مەطلوبە دەوڵەتە ئێرانی هێشتنەوەی ساختارە ئێستایی خۆی خۆدانەدەمەوەی دروستکردنەی ئیمپەراتۆریەتە یەهودی ئێرانی لە تارانەوە بۆ ئورشەلیمە. مەطلوبە ئێمەیش وەکو کوردان و ئاخێزیان شێواندنە دەسەڵاتن نگریسە پێگەی بێسزاکانە ئێرانی، بێتەبارەکان و بێڕیشەکانە ئێرانیە و شێواندنە دەرفەت و مۆقعیەتێکە کە بەردەوامیە ئەمری واقعی ئیستەی سەرزەمین و کوردانی بەم ڕۆژە گەیاندەگە. یعنی پێگەی بێسزاکانە ئێرانی لە شەڕ ناوخۆیی خۆیانە دەبێت لەم شانۆگەریە دەربێن و بە شێوەیەکی ئاشکارا لە بەرامبەر یەکتریا کوچە بە کوچە و کۆڵان بە کۆڵان و پەنجەرە بە پەنجەرە شەڕ بکەن. ئەلبەتە تا ئەم دەقیقەیش شەڕە ناوخۆیی دەوڵەتە ئێرانی بەردەوامە و تا ئەم دەقیقەیش لە کوشتن و دابڕین و بربەرەکانی کردنە لەسەر دەسەڵات ڕۆخا و چیرۆکن نەماوە دەوڵەتە ئێرانیە بەردەوامن و مشکلە تعریفکردنەوەی داهاتوویە خۆیان هەست. بۆ ئەوەی کە لەمە تێبگەین
وبو أويك أما ببسينة وبويك لعلي زيدي إشارة بيكر لما جراي علي زيديا دیسانە بۆ خاتریەوەی بزانین کە جریانات ئاوا لە بورهەگەلە گەورەی تاریخیە احتیاجی بە ڕەهبەریەتە و احتیاجی بە سەرانە گەورە هەست تا بتوانن دەستکەوتێکی گەورە لە مێژووە بخولخێنن. تەبیعەتەن گەورەی بەدانە شەهادە و مەدرەک و کۆکردنەوەی 4 نەفەر و ڕئیسە مؤسسە و ئەنستیتۆ و دامەزراوە و ئەم جۆرە شتانەی کە ئێوە ئەبیسن نییە، بەڵکو تەوانە گۆڕینە بازیە، داڕشتنە بازیە خۆس و باسە لە ویست و حەزەخۆکردنە. ئەوەی کە من باسم کرد لەم سەرەتای زەرمە لە گۆڕینە قەبارەیە جەهان دەستێ وەردانە ناوچەکە دیارە جەهان ئێشێ بەرەو نۆڕمە ئتحادیەی ئیمپراتوریایی بڕوا، چون بە شێوەیە دەوڵەت میلەتی ئیدارە ناکات، ناڕواتە بەرەو ساختارە و بنەمایە داهاتوویە جەهان شێوەی دەوڵەت میلەتی نابێت. گەرچێ ئەگەر بنەمای دەوڵەت میلەتەکانیش بە تەواوی هەڵنەتەکێنن، بەڵام کۆمەڵێک دەسەڵاتە منتەقەئی جیهانی ئیمپراتوریایی اتحادیەی دروستەکەن، قەرارە دروست بێت. هیچ کەسێک هیچ دەسەڵاتێک لە ئەم دنیا بەڕووت و قووتی ئیعمالە سوڵتە ناکە. ئەگەر ئاماژە بۆ مەسەلە بکەم، ئێوە ئەگەر سەرێک بدەن لە ئەفلاتون، سەرێک بدەن لە ئەرەستوو، ئەوانەی کە سەرەتای فەلسەفەی سیاسی دەست پێ ئەەکەن، باسە ئەوانە ئەکەن کە کێگەل شایستەی حکمڕانی، ئەوانەی کە هەڵبژاردەی تەبیعین، ئەوانەی کە خۆیان بە بنەماڵەهای خاوەن شکۆ ئەزانن، ئەوانەی کە بەهۆی دانائیەوە پێگەیەکی تایبەتیان هەست کە ئەتوانن ئەم ئیمتیازە، ئەم پرڤیلێجی حاکمبوونیانە پێتعەلق بگرێ، کەواتە یا بە شێوەی تەواروسیە، یا بەرتەری، یا گەورەیە تەبیعیە، خوا سەزادیەن، تەبیعەت سەزادیەن. هیچ دەسەڵاتێ لەم دنیا بێ ئەوەی کە بیخونجنێت کە ئەم ئیمتیازە تایبەتە کە ئەوی کردگەسە حاکم، کە ئەوی دەسەڵاتدار کردگە، کە ئەوی کردگەسە ساحێبە مڵک، کە ئەوی کردگەسە خاوەنە سروەت و پێگە، بێ هەبوونە چیرۆکی لە پشتە سەریا، بێ هەبوونە ئەفسانەیەک لە پشتە سەریا، بێ هەبوونە سەمبل و هیما و سیما دروستکردن ئیمکانی نییە بەرقەرار ناوی. بۆ خاتری ئەوەی کە لەمە تێبگەیت با مثالێک بم. ساڵە 1991 ئەوانەی ڕاپەڕینیان کرد هێزە چەکدارە جاش خەفیفە بوون، بە سەدها هەزار هێزە چەکدارە جاش خەفیفە بوون. تەمامە بەرەیە کوردستانیە ئەحزابە منتەسەب بە کورد لە کوردەوارە داگیرکریا گەژێر دەسە کۆرپۆرێشنە عێراقی، ئەوانەی ژێر فەرماندەهیە قەرارگای ڕەمەزان 2000 نەفەریان پڕنایە کردووە، بە حیزب شوعیان و بە یەکێتیان و بە حرەکەی ئیسلامیان و بە پارتە دموکراتیان و 2000 نەفەری پڕۆنایە کردو. سوال لەمەسە کە ئەوان بۆ توانیان حکوومەتکەن بەسەر هەرێمی کوردستانە، ئەوانی تر بۆ نەیانتوانی. لەگرا زۆربووری چەکدار مهم نەبوو، چیرۆکێکە وا لە پشت توا مهمە، سیما و هیمایە کە دروستت کردگە مهمە، ئەفسانەیە کە دروستت کردگە مهمە. بۆیە تۆ لەم دەورانە ئەوێنیت کە تاریخی دروستکردیاگە لە چیرۆکە پێشمەرگەی نانە ڕەقە خوەر وە کەژوکێوە، پێشمەرگەی قارەمان بە کەژوکێوە، بە دەم ڕێگاوە بە نوکتە بازی پیشانمان ئەدا وەزعی ناڕازی. کەواتە پارتە دموکراتە کوردستانە عێراق، یەکێتیە نیشتمانی کوردستانە عێراق، بە هیچ بەرزکردنەوەی
بازنەی گەندەڵیەک لەبین ناچێت بپرتە و بۆڵەکردن و کاکە ئەمانە کەی دەسەڵاتن و ئەمانە حیزبن و ئەمانە حیزبە بنەماڵەن لەبین ناچن. دلیلەکەی چییە لەبین ناچن؟ دلیلەکەی چی ئەوانە بەسەر دەسەڵات و ماگنۆ؟ دلیلەکەی چیە هەرکامیان محافزەیەکیان بۆ خۆیان قۆڕۆخ کردگە و هەرێمە کوردستانە عێراق بریتیە لە فەزای قاچاقە خاوەرمیانە لەبەرەوەی چیرۆکێکیان لە پشتە حتا پێشمەرگە مقدەس بێت ئیمکانی نییە پارتی وێکێتی بڕۆخن ناڕۆخن. حتا تۆ لەناو ڕای گشتیە باوەڕ بکەی بەمەی کە ئەمانە شەڕ و بزاف و کورد بووگن و بوو کوردیان کردگە ناڕۆخێن. حتا لە نەزەرە تۆ هەرێمە کوردستانە عێراق تەنیا دەستکەوت کوردبازی بێت و دەبی بیپارێزن ناڕۆخێت. هەرێمە کوردستانە عێراق دەستکەوت کوردبازی نییە. هەرێمە کوردستانە عێراق مەکانێکە بۆ پەیداکردنە پوڵە قاچاق و لە ناوە سیستەمە قاچاقا بۆ دەوردانەوەی وەزعیەتە بازیە قانونی لە ناوچەکە. یەکێک لە ڕواڵەتەکانی ئەوەسە. بەڵام تا زمانێک کە تۆ باوەڕ بەمە بکەی و ئەم قسە باوەڕ بکەی کە ئەمە دەستکەوت و کوردبازیە و کوردبازی ئەکات ئەو لە جێگەی خۆی تەکان ناخوات. تەکان ناخوات. پس هەر دەسەڵاتێک کۆمەڵێ سەمبول و هیوای هەست، کۆمەڵێ چێهرەی هەست، کۆمەڵێ ئەفسانەی هەست. هیچ دەسەڵاتێ لەم دنیا بۆی مهم نییە تۆ بە ئینوانە خەڵک خۆراکت هەست یا خۆراکت نییە، خدەماتت هەست یا نێست، ئاوت هەست، بەرقت هەست، کارەبات هەست، نێست، کار ئەکەی کار ناکەی، تەعین کریاگی تەعین نەکریاگی بۆی مهم نییە. بەڵام بۆی مهمە تۆ چۆن بیر ئەەکەی تۆ سەبارەت بە چیرۆکەکانی پێشمەرگە مقدەسە ئەمانە بزاوی کوردین هەرێمە کوردستانیشی بیپارێزی لەبەرەوەی تەنیا دەستکەوتە کووردە ئەمە بە خوێنە کورد دروست بووگە بە خوێنە کووردە قارەمان دروست بووگە کە چی بکەین کە قاچاق بکەین. ئێستا هەرێمە کوردستان حکوومەتە دەوڵەتە، هەرێمە کوردستان بە شوێنە کێشەیە کورد ئەڕوا نه، تەبیعەتەن نە. شێخ سەعید پیران سەمبۆلە، ئیسماعیل ئاغا سنکۆ سەمبۆلە، قازی محەممەد سەمبۆلە، تا مەلا مستەفا سەمبولوێ، تا جەلال تاڵەبانی سەمبولوێ. سەمبولی چییە؟ تۆ ئەگەر باوەڕت بەمانە نەوێ، تۆ ئەگەر نێڵی کە ئەمانە دائیمەن ئەم نەوارە لێ بدەن و تکراری بکەنەوە تکراری بکەنەوە، ئەمانە ئەوەی کە تۆ بۆ لەگرا حاکمی لەسەر ڕەش و مەسیف سەڵاحەدین و قەڵاچۆلان کابرا قسێکی بۆ کوردن نامێنێ، ناتوانێ بمێنیت. خۆ نێرەکەر نیەتە پیداوێ بە ملتا وەڵا چیەوە دژە ترۆرم هەس و کۆمەڵێ چەکدارم واوە دەس و تەپم داگەسەمە لە سەرت، ناتوانێ قسەی وا بکە. ئەو بەم چیرۆکە سادانە سوارە سەر تۆ بووکە، هەر بەم چیرۆکە سادانە. بۆ تاران تەپی داگەسە سەر ئێمە، ئێمەی کردگە بە قەومە کورد، ئێمەی لە دەسەڵات دەرکردگە لە مێژوو سڕیگینیەوە کردگنی بە پەراوێزە هەزارەتەکان و شارستانێتەکان تر. بۆ ئێمەی خستەسە وەزعیەتە تعلیقەت قانونی ئێژێت چیرۆکی وا لە پشتا. ئێمە سەرەتای دەوڵەت بووین، ئێمە یەکەم دەوڵەت دنیا بووین، ئیمپراتۆری کوورش بووین. لەو وەختەوە تا ئیسە ئیمپراتۆرین، لەو وەختەوە تا ئیسە ئێمە ئەم وڵاتەمان پاراستووە لە ژێر هێرشە هەر بیانیەک و توانی ومانە ساختارە دەوڵەت دابنی. درۆکە بەڵام بەم چیرۆکە پاڵی داگەسۆ لە تاران.
بمشيلوكا أتواني دخلوا تصرف كان للسنة ولا إيلام ولا توريزو دخلوا تصرف تيابكا كواتا كوماليك أفسانة ولا بشيا دولة جمهورية إسلامية إيران ادعاي كرد أكثرية إيران الشيعة لدل انقلاب مردمي هات كسدرو دولتك إيدئولوژيكي دانياغا ام إيدئولوژيا كوماليك آمانجو آرماني هز كدبي بي بقات و ام دولة بو او دروس كياغا و اما دراوشتي تمدن إيرانية اما قيام مستضعفين دنياس تا مستكبرين لبين بوا شيطان قويش الولايات المتحدة أمريكاس دولة إيراني ناتواني بي ام تشيلو كدولة إيراني بي ناتواني دسيلي هل بقري بيجي صرفن برخاتري ويزورم هز هر اما سيتر اول لتي چوار مانگ رابر دو ديتاني بالاخره بفشارك بويان من هاورد التجاي قصة كردنيان من قوري اما امان زاني امان الشر ناو خويان هس امان زاني اديك بسر اديك يترو دبي سركون تا ايالات متحدة امريكا غلوبي صوزيان بو هالكا ايالات متحدة امريكا ما طلب زاني كام جريان اتوانيت كنترول تماما بيجي بسزاكان ايراني ودولة ايران كا هاوكاتيش مطلوب خوي بواتمرو بو يحج وقت درگيرية كجدي ناوي ديسانا و ترامب هلا قريتو و ايجيت حفتي كيتر وانا كان ادين لكهرباء و بيلا كان دولة ايرانيش ايجي ادين لنوت ناوچكا دسي خوشوي دي استكيو ايرانا كري عربستان السعودي امارات المتحدة عربي قطر بحرين كويت كينا بودكري ولاتان كنداو ايران دا لولا نفتكانيان ايران شبال لباب المندب ايش بدالي كي اخسيت كي ايش باج قورب دات كي قرازة اكريت كواتا ايوه اشي اقادار ون وجير ون وبزانن كا لمسرو بنده چون رفتاركن كار حرمكي و هردنبيل نكن ترهات نيجن توزيح تشيلوك كانوا افسانة كانوا سيما وسنبولا كانم دا تا دروس حركت بكن لخوتانو اشتبتال بخلكي مدن قدرة بتال بخلكي مدن اوي وتي لقل حكومة هريم كردستانا در اكون بلان بيشمرقة الشريفة دروكا اوي وتي تك حكومة هريم كردستانا در اكوم بلان قباري هريم دبير راقدي نمتنيا دسكوتي كرده دروكا او واقعية او جامعة نايجي من دو حفتة لمو بيش نموت علي زيدي نهات ككبروا دي دونالد ترامب يشتوكا وتي واك بويتي باورما وسعلي زيدي زيادة تر امينيتو دخو من سروكي ايالات المتحدة امريكا نبوم دخو من قسكانا پشت پردو دسكاي CIA اويك علي زيدي هلب جاردقن نبوم حرب سيماي اوليي نموت علي زيدي نهاورقا كبروا هاتك تباتا من السرطان پدیده علی زیدی اگر بمینیتو ورده شتک دانه بدانه تاردا اوانتانا وافكركن لپشت ناو قندلي ارون حماية لعلي زيدي اكن بابزان خوتان تابي نقاقا لقندليا تيو قلياقن قندليا زان يعني چي يعني جزء بكل ترجيح دان بحث فلسفية يعني تو يكليتك تهز جزئك
هەڵە بژێری و لەسەر ئەو جوز ئەوێ سلوێ فەساد دروزەوێ لە ئابووریا واسە لە کۆمەڵایەتیا واسە لە ئینسان واسە لە خۆراک واسە تۆ وەختی وڵات دروزەکەی شتێکە دەست بەناوە بەرژەوەندیە گشتی شتێکە بتوانێت بەرژەوەندیە گشتی بواتە ڕێوە مؤسسات و ساختارە دەوڵەت و قانونە مثال بەم وەختی تۆ گومرۆکات دائنی لەبەرەوەی باج وەربگری لەبەرەوەی خەرجی سەحە و سەڵامەت و خەدەمات و ئەمانەی بکەی تۆ وەختێک کالایەک تێریتە ناوە وڵاتێک دەورە گومرۆک ئەدەیت و باج نادەی گەندەڵیت کردگەیتر لەبەرەوەی مەنفعەتە شەخسی خۆتت دەرنەزەرگرتگە دزیت کردگە لە بەرژەوەندیە گشتی چەند نەفەرتان ئەم کارە ناکە چەند نەفەرتان بێواسطە بە یاسا ئەتوانێ بژیت و گەندەڵی ناکە ئێوە بۆ پێتان وایە گەندەڵی فقط پارەیە پارەکەش فقط نەوتە بۆ پێتان وانیە تەک تەکتان نەگریت وە گشتتان ئالوودەیە گەندەڵین بۆ خاتری ئەوەی ئەم خەڵکت بێڵینەوە و مەعنا پێیا بکە لەم سەر و بەندە ئیشی ئاگادارە هەڵس و کەوتە سیاسیەکانمان بووین لە سەخیفی و تێنەگەیشتوویی خۆمانە لە هەوڵبوونمانە بۆ شتی بچووک دەرفەتە گەورە لە بینەوەین ئەلی زەیدی ناوێ لە بەغا مستەقەڕ بوێ بە دەردە ئێمە ناخوا ناوێ لە عێراقا قارەمانێکی جەدیدی گەنج دروست بکرێ لێو دواخستنی بۆمان یەکجار سەختە لێو دوا تووشە قەیرانمانەکە فاسد مەون لە پشتە فاسدی و درۆزنیە خۆتانە چەپڵە بۆ عەلی زەیدی لێ مەدەن سەدام حوسێنێکی درۆزنانەمان بۆ دروست مەکەن ئەمە نوکتەیەوە نوکتەی دووەم دەوڵەتە ئێرانی ئێشەی لە ئیاڵەتی متحدەی ئەمریکا 3-4 هەزار سەرباز بکوژێت نەیکوژێت درۆ ئەکا گشتی شانۆگەریە خونخواهیش ئەگەر بە فتوای مەراجع تەقلید شیعە نەگا درۆ ئەکەن بازی سیاسیە درۆ ئەکەن هێزە مسلحە دەوڵەتە ئێرانی ئێشێ بە تەمامە قودرەت دەست بۆ شێنێت و ناوێت تەنگەی هۆرمۆز بەربدات غەیرە زەمەوێتە درۆ ئەکەن کە درۆ بکەن ناتوانن بە تاران دانیشن دەوڵەتە ئێرانی گشتی جاسووسە ئەمریکا و ئیسرائیلە یەک نەفەر جاسووس لەم سەرزەمینە جارێکی تر ناتوانێ بۆ بەدەسەڵات بکە ساڵێکی پێچووێ 10 ساڵی پێچووێ دانە دانەیان ئێشێ لە تاران بگرین و دانە دانەیان بە جورمە خیانەت ئەجنەبی بوون و جاسووس بوون ئیعدام ئەکەین و ئێدامیان ئەکەین هەر کەسێک لەگەڵ هێزە بیانیە بە پشتیوانەی هێزە بیانی قسەی زەل بکات ئیعدامی ئەکەین خائنە و ئیعدامی ئەکەین ئێمە بۆ خاتری ئەوەی دەسەڵاتە سەرزەمینە کوردان بێنینەوە ئێشێ هەرچی خائنە ئیعدام بکەین ئێمە کوردبازە جاسووسە ئێران جاسووسە ئیسرائیل و جاسووسە ئەمریکا ئێشێ بتۆپێنین تا بتوانین تاران بێنینەوە ئێمە کوردە قەومی ئیتنیکی نیین تا بڕۆین دەوڵەتە کوردی دابنین ئۆڕەدی سەرزەمینە کوردەوار 4 دەوڵەت ملەتی واتیە ئۆڕەدی ساختارە 4 دەوڵەت ملەتەکەی واتیە ئۆڕەدی ئەگەر ئێمە قارەمان بین ئەم 4 دەوڵەت ملەتە تێرینەوە بۆ خۆمان وان ناوی سازمانی ملەلی متحدیشە خۆمان ئیدارە یەکەین لە ژێرە تەمەدن و کوردان ئیدارە یەکەین پێویست ناکە بڕۆین لە سنە دەوڵەت دابنین تاران دەوڵەت مەوجودە فقط جاسووسەکانە ئەمریکا و ئیسرائیل فڕەئەدەین بۆ خاتری وەی دەستمان وە دەوڵەتە تاران نەگا چووگن کۆمەڵی حیزە ئەمنیەتی ئیتلاعاتی مزورە فاسدە بەچکە سوالکەریان هاورگە بەناو جەریانە کوردیە بێ محتەوای فاسد تا جاسووسە ئێران جاسووسە ئەمریکا جاسووسە ئیسرائیل ون ئەم قەحبە بابانە کە ئێمە نەتوانین جاسووسە ئەسڵی لە تاران دەرکەین تەکان بخۆن بێژن کورد تەجزیە تەڵەبە جاسووسە ئیسرائیل لە کاتێکە جاسووسە ئەسڵی ئەوانە نەوانە تارانە
إذا أم بچكا حيزانة كجاسوس وبروكسي دنيان ببكا كوكو ملو ديمقراط وبارتي ويكيتي أجنويان أشكينين إجازة النية إبراز وجود كان دانا دانين إعدامكين دانا دانين توبينين يا الولايات المتحدة أمريكا يا تشوك بو إيما داعدان يا الولايات المتحدة أمريكا بسري من هنا كريناكا وناتواني بتنا يولاتي إيما ناتواني هرز الهيزيك لم دنيا سردرتي إشي بزانيد أقرا سرزمين كردانة ولقل إيما أتواني تعامل السياسي وبازرقاني بي إيما نو كركس دسكردكس نين وسربوكس ناخفيني بلام لقل دنيا تعامل كين لقل دنيا بازرقانية كين بلام كيشو خومان وزن خومان ودصلات خومان مناس إجازة دخالت وكسي جيش نادين إجازة نادين كسي دخالت بكات دولة إيراني ناتواني داهاتوي خوي تصورك دولة إيراني قالك الشيء عبازي بك أما جمهورية إسلامية بتمام قدرة أداة الولايات المتحدة أمريكا أداة إسرائيل چی إرادي كيس باسي 4 مليون إيراني بمريد چی إرادي كيس بعلم أمة مسلمانية بمريد بابن لجير ساختكاني جاچيه إجبال لجير ساختكان الدنيا أقر لما أنا تيجين حفتكان مانجا كان بيشرو مانجي كدراويشتي نتيجة إمس إيوه هرواك ديتان إما نمانيش دولة إيراني بشانو قرية انقلاب وكو بنجاو حفت دمامك بقوري وادار من كردن برونا ناو شر دوان زروجة كومالي سردار سباب كجن ليكتري لم شرنا وخوية دسلاته وادار من كردن علي خامنئي بكجن هل جريان جنگ دوان زروجة من وتم چون ناو بوشا يد صلاة استيش اوي تو ايويني دولة ايراني جمهورية اسلامي نابود بوغا نماغا بلام ساختار بروكراسية موجودة ام ساختار بروكراسية حلقولي بيتان منو دسكا بالرخوا اها استقالي باف خفبوغا بزشكيان خفبوغا ها اجي خفبوغا تكان بخون گويزياي بخون خراوتريان بيكن جارفتي لكانيان كيشاقس خوارو نموت هركسي فرح حزو خوي بكا خوي دربخا قركيوي لبريكا ببي بكوريك لبيني يوان چند دحفة ما جراي 57 بوتان باسكرت باس بازرگانم کرد كريم السنجابيم کرد عزت الله صحابيم کرد چريكاي فدايم کرد مجاهدين خلقم کرد تواو اوانيك اي وديتان بهشتي طالقاني رجائي باهنر ابو الحسن بني سدر صادق القطب زاده موسوية اردبيلي صانعي تمام امانيك هاتنو لا ينبردن تاقا مقام الرهبري آية الله مندزري إلا ما شاء الله بتان نودم دسم الرخوا نمسرو بنده تاران بقرين دس تكليف بغا اسطنبول ودمشق وشخصة مهم ترين دولة منطقة دولة إيران تركيا حجقو يقنية حجقنية تركيا هاشوهوش كاوري دونر فروش واستقركيسي بباجة منطقة بول دربيريت حجيك نية تركيا بردمة شق إيما وشر إيما ناقريت إيما باكمان نية شر 2 صالة 10 صالة 5 صالة كين حنالي يورين هروا كديتان إيما نيالي نمشرة بخفيتو وكاكي صالة نودو يكتا 2003 عراقي شي بيبكين الشيء الولايات المتحدة أمريكا وادار بويت يا بدوري كلك بخاتنا وقالي درجيت دولاري لدسبا بيجي اقتصادي لدسبدا توش شرنا وخوي بويت يا إشي دولة إيراني قرازيكا
وأو حكايتك بسر صدام حسين يعني هاورد لصالة نودوية كوتا 2003 إشي وادار يعني كين مسيان بيت وادار كردني أنا مسا إيما لناو أمسر زمين الجيانا كين وإجازي ريكوتن بمشتي جاسوس ودروزن وفاسد نادين كهالقريت هو لقسكاني كتشوال كاتبري علنن بيوتو عن تردس أمريكا روجانش ديان نفري ببيانوي جاسوسي أمريكا وإسرائيل إعدام كردويت هكذا كردوار سر بخو حد لأول شوا موزعي برانبر بإيالات المتحدة أمريكا نظام السلطة الجهاني إسرائيل وأواني منطقة إعلام كرقا يك بياني خاشفات سرزميني إما حرتك أجنو يشكينين تا آخرين في شكل برانبر يا هويسين هر كسي لبشت بياني وبيت جورو في شكل ناقرين اليوم هر كسي جاسوس هر كوي بيت جاسوس إعدامكين أي توبيني وكو صق أي توبيني جاچ موقعية بي كيف ريانا إيراني بي چو كرد وقومي كياغا حيزوي لبشت چواردانا كلاشينكوف ودزگرتن ادعاب كات كقاچ خاتنا وشار ايما ولاتيبا وكو صق أتان توبينين بو خاطري اويك درفته قرانوي تاران ود صلاة كردان نادين بتوي حيز تاتو ببيانو فرمانداري الديوان دره جاسوس إسرائيل وأمريكا درفتك لئيمة بشيويني قو أخوي كاري واكي نايالين هربو يخلقي كردوار آقادار بن زرمزار من مشتي بچك فاسده بروكسيه دروس كرياغة بپول دروس كرياغة جاسوس دولتان الدنياي لناو شار خوتان الرينادن تاران ان ايمس سير قيافي ام بالشرفانه بكن يك نفر يانتيانيا وزيري كان دي دربيت يك نفر يانتيانيا ريخت الدولة وقواري دولة بناسيد دبلوماسي بزانيد بحفتا صال حشتا صال فاسوليا خواردن بيايك يانتيانيا لبشركة دنيا شيوياغا يك مقالي تحقيقيان يبيدن درو شش دانا حزب حيز هیچ نظر سیاسی کیانیه مشت جاسوس و پروکسی کلاشینکوف و دزگرتك تو اگر محتوای سیاسی بوایا استم مطلوب خوت الدرا هاورد اما انا مشت كلاشينكوفو ادي حيزو دزو اردوغاي كان قركسو دسو حيش كيانية هر امن نشاندن زرم دروني كان ليمان دا زرم دروني كان ليمان ندا نخلق وانا بيشو نمطلوبي كان هسبي وانا برو مشتي بروكسية فاسدة هالشكياق دروزن جاسوسن ام جاسوس كلا درفت داهاتو لأيما اسينن وموقعية بيسزاكان ايراني ناسيوناليزميان نية ملت نين مشتي دست نشاندي بيتبار بيرشن اشي 5 دانه 6 دانه قحبينا دروس فاسدة بيداي كوباوك بيرن لجير ناو كرد بازي وقومي بازيا ببن جاسوس الدنيا جاسوس إسرائيل جاسوس أمريكا جاسوس الدولة إيراني تا جاسوس بونا أوانا لتارانا تأثيري كينوي من دي سانا وتكراريا كمو سيخور جاسوس مشخور بروكسية هر دولة لم دنيا خائنة وكو ساقيتو بينين اگر اقلیم کردستان عراق نیه با آشکاره عالم بیجی امریکا والا پشت ما شرف بو بیره به شرف دکین دست نشانده هر کوی بوی کرحیز و پشت هر هیزی لم دنیا بنازی کرحیز وکو قحبه و توپینین تاران ملک ایمس ده صلاة تاران ده صلاة اجداد ایمس ام خلق السرزمين ايمه بدستي خر بياني نابود بو ام ولات ايمه بدستي خر بياني روحي بغارت بديا جاني بغارت بديا ميجوي بغارت بريا بوي لمسر وبنده آماجي بي اكم بيزانن ايمه تاكتيكي فكر ناكينو استراتيجيك فكر كينو ايمه داهاتو اخلقينين وداهاتو درتيرين هر بچكا حيزب برسيكتان بو $50 وبو $500 خلو اخاتو اقام ليه بول اهنيرنو $20 و $10 شعارتان بو بنوسن لبشارانا ايو خوشتانا زانن كسني لبشتانا اختارتان بيكم بواني وانا ناو شاركانا
لپشت هاش و هوش ئەمانە بە تەما ئەوەی کە دەسەڵات ئەگری خۆت نەیتە دەنیان و خنگە پڕەکەین لە فیشەک نەکەی کڵاو نەچێتە سەرە کڵاو نەچێتە سەرە مشتێ مردمە مەجبوریە برسیە لە هەرچی جێگەز دەرکریاگ فکر نەکەی بازیەکەت برگەسۆ دەسەڵاتە ئەم سەرزەمینە هەنە ئێمەس تۆ بە جاسوس بوونە ئەمریکا و ئیسرائیل کوڕەحیز لە ئێمەی ناشێوێنی وەکو سەگ تۆ ئەتۆپێنین تا بتوانینەوانی تارانیش بتۆپێنی هەواسە بوو یعنی ئیشی بالاخره لەم سەرزەمینە کەسگەلێ پەیابوون کەسگەلێک گەورەیەکون لە شەرائیتە حەساسە تاریخیا بتوانن بازیە گەورەیە تاریخی بکەن ئێمە نە لە برسیان مردگین هەرگیز تێر نەخۆرە فاسدەکان ئەگرا وڵاتە ئێمەس و پیاەکی تیا دروست ئەەکەین بتوانێت ئەم وڵاتە ئیدارەکە وا ئێوە خەڵکتان خەساند خەڵکتان بچووک سەخیف بێخود و هیچ و پوچ کردگە هەر بۆیە من لە ڕۆژە ئەوڵ دەرم خست ئەوەی کە پێژن هێزە پێشمەرگە لە خۆی حیستر نییە لە خۆی خوێڕیتر پرۆکسیتر فاسدتر ترسیاکتر گایریاکتر نییە بە گریلای حیزە قەحبەتانۆ بە قازی محەممەدە حیستانۆ بە قاسملووی گایریاکتانۆ ئەمانە متوەجێ بووی ئەمە چیرۆکەکانە تۆنها تۆ بەمانە مانگی تۆ بۆیە من ئەوا بەو کەسانە کارم هەست من ئەزانم خەریکم چیەکەم بازی تۆش خاص ئەزانمی شەشەی لەکوێ کرۆکە تۆ بشکێنم ساعەتهاش ئستدلالم هاوڕگە کە ئەمانەی تۆ کردکتن بە هیما و سیما هیچ گویەک نیەن بەرساختەیە دەسە وڵاتان و دەوڵەتانە منتەقەن ئێستا کە دەوڵەتە ئێرانی و یاڵەتە متحدەی ئەمریکامان کێشانگەسە ئەم جێگە و ئێوەمان خوسەقنە ئێوەمان کێشاگە دەرکەوت ئێوە چەنێ حیز و جاسوس و خوێڕی و تێ هەڵدریاگ و فاسدن وا دەمتان بوو کە سۆ تەڵەی تەقیا قسەتان بۆ کردن نیە من لەم تریبوونە تکراریەکەم و بارهای پێتانم وت نایەڵم تەواو بوێ یاڵەتە متحدەی ئەمریکا وەکو سەگ لەگرا گیری کردگە یا ئەدۆڕێت وەکو حیز دەرەچێت ئەو جار ئێمە ئەمێنین و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە فاسد ڕۆخیاگ جاسوسە ئێرانی لەگەڵ یاڵەتە متحدەی ئەمریکا شەڕ نەکا شانۆگەری بکە قنی ئەدەڕم و دیتان تا ئەگرا هاوردم لەمەوە ببعدی شەیوەمە بەرەوە ئەمە شەڕ نییە ئەمە هیزگەلەیکەن ئەمە نەمایشە ئەمە شانۆگەریە هەر بە تەمان تەراشی لێ بدەن پوڵە دنیات لە دەساوی یاڵەتە متحدەی ئەمریکا تۆ خوانیەی ئیمکاناتە دنیات لە دەساوی پێگەی بێسزاکانە ئێرانی تۆ خوانیەی خوا ئەقلی و ئێمەداگە و ئەم سەرزەمینە متەغەیری واتیا من نایەڵەمێوە بازیەکە بۆ نەبەرەوە قەرنە 21ەمە قەرنە مەشروعیەتە شەڕە مەشروعیەتە شەڕ دەسەڵاتە شەڕە ڕەوایەتە شەڕە چیرۆکەکانە شەڕە ئەفسانەکانە من گشتیتان لێ باتڵەکەمەوە جەنگەندەی ئەم شەڕە ئێمەی استراتیژیەکەیشمان مشخەسە بە عالەمە ئاشکارایش وتم دوای 4 مانگیستە بوونە خونخای عەلی خامنەیی هەر ڕۆژە ئەوڵۆکو قابەقتان کردووە بۆ یاڵەتە متحدەی ئەمریکا کێ وادارتانی کردووە شەق گوشتانی کردەوە کێوە شەق گوشتانی کردەوە ناتوانن دەسیری هەڵبگرن سپاها حیزە پاسداران ئەرتشە فاسدە ئەنگەڵە دەوڵەتە ئێرانی شەڕ نەکەن سەدان هەزار نەفەر نەکوژن و لێتان نەکوژدێت ئێوە مشتێ قەحبەی فاسدن جارێکی تر لەم مەملەکەتە ناتوانن بمێنێنەوە ئێوە هیچ ناسیۆنالیزمێکتان نییە هیچ ملەتێکتان نییە کۆمەڵێ پرۆکسیە دەستنیشاندە پەپێت لەم سەرزەمینە جێگەی نییە ئەنسۆرە بیانی جێگەی نییە خائن جێگەی نییە جاسوس جێگەی نییە ئەی تۆپێنین ئەعدامیەکەین شۆخیش بەندەکە کەسێک نییە کەواتە ئەوە ویست و مەترۆ بە ئێمەس دووبارە تکراریەکەمەوە مێژوو هەر 100 ساڵ جارێک دەرفەت وا ناخۆڕتێنێ
ئەگەر جەنگ جانی ئەوەڵمان لەدەستدا جەنگ جانی دووەممان لەدەستدا ئەمانیانە بەسەرمانەوە سوار کرد لەبەرەوەی ئەجدادە ئێمە نەیانزانی حاڵیان نەبوو سیاسەتیان نەئەزانی ئیمڕۆ ئێمە ئەیزانین پێتان ئێژم زەرموزارمە کڵاشینکۆف بەدەسە حیزە جاسووس کڵاشینکۆفەکەی تی ئەوەڕن ئەیدامیەکەن چون ئێمە هەر جاسووسە ئەیدامەکەین تمام سەرانە سپای پاسدارانە جاسووس تمامە موقعێتە بێ سزاکانە ئێرانیە دەست نیشاندە تمامە مەحافلە قودرەتە جاسووسە بەرساختەی وابەستەیان ئەعدامەکەین دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئەمریکا لەسەر مشار دامانیاگن بڕۆنە بەر ئەدڕێن بێنە دوا ئەدڕێن سەرپەتە ئەم جەریانەوا لە دەست ئێمە بازیەکەیش لەگەشت کەسی خاسترە زانین دەوڵەتە ئێرانی ئیستە ئەدەی لە پێگەکانە وڵاتانە خەلیج و لە ئیسرائیلیش ئیستە بابولمەندەبیش داخی دادەی ئاوەکان بابا لە پێگەخان شاریەتەوە بابالێ باکمان نییە تەنگەی هۆرمۆزمان گەرەکمانە تەنگی کەین و دایخین باج لە دنیا بسێنین باج سەندن لە دنیا شتە خاسێکە خەیرێ خاسە ئەی بۆ ئەوانی سێنن زلهێز بوون خێری شتە خاسێکە ئێمەش حەزی پێکەین زلهێز ئەوەن حیزە ناکەن قوم بکەنەوە تا بینە سرە عەلی زەیدی دەستکریان اختارتان پێکەم لە پشت عەلی زەیدی هەڵ ناخەن و سەدام حوسێنێکی ترمان بۆ دروست ناکەن لە فەسادە خۆتان سەدام حوسێنێکی ترمان بۆ دروست ناکەن تەکراریەکەمەوە تۆ تابینە خاقا لە هەرێمە کوردستانە فاسد کریاگی چەپڵە بە دیارە عەلی زەیدی لێ نادەیت حیزگە لە پارتی و یەکێتی بەردە تۆ چەپڵە لێ نادەی تا تەکلیفە ئەوانیش لە مانگهای ئایندە و لە ساڵهای ئایندە مشەخەس ئەوێت تەکلیفە ئەوانیش مشەخەس ئەوێت کەواتە ئەوەی ئێوە ئەیوێنن دراوێشتەیە کارە چڕوپڕ ئێمەیە کوردان و ئاخیزیانە تەواویش ناوێ هەر وەختە ئێمە ئێرادەمان کرد ئەوە ئەخولقێکە ئێمە وتمان بۆیە ئێمە بە ئاشکارە دائیمەن حزورمان هەست دائیمەن تەحلیلمان هەست و دائیمەن فەزاکە لەم جەنگە ڕەوایەتیە تەراش ئەدەین ورد و دەرس قسەکانە ئێمە تکرارەکاتەوە ورد و دەرس تکراریەکاتەوە ئێمە چەک و مهماتە ئەقڵی بە گشت کەسێگەگەیەنی شەڕ و زەمینەی شەڕەکە تەیارترەکەین چون ئێمە خۆمان ئەزانین ئەم شەڕە خۆمان دروستمان کردگە ئەمە قەیرانە بنەڕەتیە بەردەوامکردنە دەسەڵاتە ئێرانیە تەزادە ئیاڵاتە متحدەی ئەمریکا و دەوڵەتە ئێرانی نییە و ئێمە واداریان ئەکەین یا ئێشێ ئەو کۆمەڵە قسە کردگیانە دیوەنە بەرەوە یا ئەم شانۆگەریە ناخواوە گیانە خۆیان ئیشە شەڕ جدی لەگەڵ یەکتریا بکەن شرایط ناوخۆیی ایالات متحده آمریکا زانین شرایط جهانی زانین شرایط منطقه‌ای زانین شرایط ناوخۆیی ایرانی شزانین والد سیمه یەکێک لە گەورەترین کارتهای فشارە سەرە پێگەی بێسزاکانە ئێرانی ئێمەی ئەو جۆرە ئەچێتە بەرەوە کە ئێمە بەدڵمانە لایەوە خۆش